خۆشەویستان وەک پێشتر ئاماژەمان بۆ پیرێکێک لەو گرفتانەی کە ئەمڕۆ بۆتە کێشەیەکی باو لە جیهاندا و لە هەرێمی کوردستانەوە بەتایبەتیش لای خانمان لەوانەیە کێشەیە زۆربوونی هەبێ ویژبوونی کێشی زیادە و قەڵەویە لە لەشی مرۆڤدا بۆ قسەکردن لەسەرم بابەتەوە هۆکارەکانی بۆ چۆنەتی چارەسەرکردنی و بەتایبەتی نەشتەرگەری ئەو نەشتەرگاریانەی کە بۆ لابردنی چەوری و بۆ ئەوە دەکرێت کە ئەو لە مرۆڤ کێشی لەشی دابەزێەوە لە قەڵەوی ڕزگاری ببێت بۆ قسەکردن لەسەرم بابەتانە میوانداری بەڕێز دکتۆر هیوا عومەر پسپۆڕی نەشتەرگەری گشتیمان کردووە. دکتۆر بەخێر بێ ڕۆژێکی نەتباس ڕۆژێکینە بۆیەوەش بەیانتان باش. زۆر سپاس. دکتۆر هیوای چێک لە هۆکارەکانی دروستبوونی قەڵەوی لە لەشی مرۆڤ بەپێی قسەکانی پزیشکەکان چەوری لەشی مرۆڤەکە بێتەوەی ئەوەی کە مرۆڤە قەڵەو بێ. سەرەتا با لەوە بپرسین هۆکارەکانی دروستبوونی ئەم چەوریە چیە لە لەشی مرۆڤدا؟ بەڵێ. ئەگەر هەر وزەیەک بچێتە لەشەوە کە پێویست نەبێت واتەوەکو یەکێک زۆر دانیشیە نەجوڵێ یاخود زیاد لە پێویست بخوات یاخود شلە منێ بخواتەوە کە وزەی تیابێ ئەو وزە زیادە لە لەشاوەکو چەوری هەڵەگیرێ و بێتە هۆی کۆبوونەوەی لە یەک شوێنە یان سەراپا هەموو لەشی بەرەو قەڵەوی بڕە واتە ناهاوسەنجیەکە لە نێوان چەند لەشی پێویستی بە وزەیە و چەندە خۆیت و چەنی لێ خەرجەکەیت و لێ سەرفەکەی. دکتۆر ئەمە بۆ هەموو کەس وایە هەموو کەس زۆر کەسێڵە من زۆری ژەخۆم قەڵەو نابم هۆکاری ئەمە چیەیە ئەنی هۆکاری قەڵەوی تەنها زۆر خواردن یا خەڵکی تریشەیەکەوە لە مرۆڤەکە قەڵەو بێت؟ هۆکاری تریشی هەیە تازەکی دەرکەوتووە کە لە خواردن گرنگتر دوو هۆرمۆنە هۆرمۆنێکیان لە گەدەوە دەرێرێت لە کەوانە گەورەکەی گەدا یعنی لای چەپی پێوترێ گریلین هەم گریلینەوە کە خانەکانی لەش برسی بن پێویستە بەوە بێت کە بخۆیت و بخۆیت و بخۆیت ئەگەر هات و خواردنیش نەبێ هەیە ئەڵێ ئاو خۆم قەڵەوە بم ئەمە هێندێکی زۆر لەم گریلینیان هەیە و قسەکەیان تا ئاستێکی زۆر ڕاستیتیایە. جۆری دووەمی هۆرمۆن ئەوەیە پێوترێ لێپتینەکە لە چەوریخانەکانەوە دەرێرێت ئەم لێپتینەوە ئاکات کە هەستی برسێتی نێڵێت یعنی ئەگەر یەکێک زۆریش بخوات بەڵام ئەم هەستی برسێتیە لە خانەکانە نەک لە مرۆڤەکە خۆی نەبێ دەوسە ئەو خواردنە خانەکان هەڵی نالوشن و نایکەن بە چەوری بەڵام ئەگەر گرینینەکەی زۆر بوو خانەکان بە تایبەتی چەوریخانەکان چەورێشانەکان هەموو وزە کە هەڵە لوشنەکەن بە چەوری کۆیەکەنەوە. ئێستا هێشتا نەبووە بە دەرمان بەڵام هەوڵێرێت کە ئەوەی کە گریلینی زۆرە بێن لێپتینی بەنێ بۆی کەوا بڵێن چەورەکانی لەشی بتوێتەوە و هەز بە برسێتی کەم بێت و وەکو چۆن نەشتەرگەریەکەین بۆ قەڵەوی بە هەمان شێوەکە لە چەند ساڵی داهاتوە هەمەوەکو دەرمان کەوتە بازاڕەوە هەسە چیەوە شەی لاوازی و شێشەی قەڵەوی خۆی چارەسەرە بێ ئەوەی کە لاوازە توان گریلینی بنێ بە دەرزی یان بە دەرمان بە حاڵ ئەوەشی کە قەڵەوە توان لێپتینی بنێ ئەو سا هاوسەنگەکە گەڕێنێتەوە بەلەش لەبەرەوە قسەی ئەمە زۆرە بیستین بەڵام لەم چەند ساڵی دواییە ڕاستی قسەکە دەرکەوتووە کە ئەو دوو هۆرمۆنەی. بەڵێ دکتۆر پێشەوەی باسی نوێترین ئەم نەشتەرگەریانە بکەین کە بۆ کەمکردنەوەی قەڵەوی ئەنجام دەدرێت با باسییانە بکەین ئێمە دەتوانین خۆمان وا لێ بکەین کە بە پەیڕەوکردی خواردنێکی باش و بە پەیڕەوکردنی وەرزشێکی باش کێشی لەشێکی گونجاومان هەبێت و دووربین لە قەڵەوی؟ بەڵێ تەنیا بە ڕێخستنی خواردن ئەتوانین ئەو کارە بکەین ئەگەر وەرزشەکە چۆن ئەگەر وەرزش بکەینە بێ زیاتر بخۆین بەڵامایە چەند زیاترە خۆین کۆمەڵی شت هەیە بۆی کەوا گەدە نەکشێ بۆی ئەو گریلینە زیاتر دەرنێرێت باشتر وایە لە ڕۆژێکە تەنیا سێ ژەم خواردن نەخورێت دانیشین برسی بین تا بە برسێکیچینە سەر سفرە ئەو ساوەنە بخۆین گەتەمان بکشێ گەدەمان گەورە بێت باشتر وایە کە لە سێ ژەم زیاتر بخورێت یعنی کاتێک کە هەستێ بە برسێتیی کەم کرێتوانی لە تێسێ بخۆیتوانی پارچێنان بخۆیتوانی تۆزی شەربەت بخۆی بۆی کەوا هەستی برسێتی و نەمێنێەوە لێ بکات کە چوویتە سەر سفرە وەکو لە ڕەمەزانانە ڕوویات دوای ڕۆژوێکی زۆر ئێواران خەڵخۆی شەهید دەکاوە نەخۆی ئەوە نەخوات هەیە ئەڵێ لە ڕەمەزانانە لە باتێ من دابەزم سیرەکەی زیاکەم
ئەوش بۆچی لەبەرەوەی برسێتی خواخوایەتی بانگ بات و لە باتیار سێژەمەکەیان زیاتریش بخوات. ئەمە ئەگەر هاتوو ئێمە توانیمان چەند شەمێک بخۆین لە سێژەم زیاترۆک و 5-6 ئەمە یەک دوو ئەگەر بە برسێتی بە تێری زۆر نا یعنی بە تەواتی تێر نەبین تووشیەوە نەبین کە گەدەمان هەڵاو ساو لەبەرەوەی خواردنەکە خۆشە تۆزێ برسێتی تۆزێ گەدەمان بە تەواتی پڕ نەبێ هەڵسین لەسەر خواردن ئەمە یارمەتیاتکەوە گەدە نەکشێت و برسیشمان نەبێت و دوای ئەوە بە بەرکولێکی کەم تا ژەمەکەی تر توانین خۆمان ڕاگرین. بەڵام ئەگەر سێر پێ لە شوێنی وەکو ئەمریکا قەڵەوی لە هەموو شوێنە زیاترە لە وڵاتە زۆر هەژارەکان لە وڵاتە پێشکەوتەکان یان لە وڵاتە دەوڵەمەندەکانم شتە ڕۆیە ئەمش لە چیوە ژیان واکە کە خەڵکاتی نەبێ لەبەرەوە سێرەکەی دوو وەجبەی بچووکە خوا وەجبەیەکی گەورە ئەخوا ئەمە بێتەوەی کشانی گەدەی دوو خواردنی دەرەوە خواردنی دەرەوە هەموو جۆرە خواردنەکانی ئەبێتە هۆی ئەوەی کەوا چەوریێکی زۆر مرۆڤەکە بیخوا ئەم چەوریەش هەموو گرامێک چەوری دوو هێندی گرامێک گۆشت یا گرامێک شەکر وزە ئەیا بەلەش زیادەکەی چی لێت وەکو چەوری لە لەشە هەڵەگیرێت بۆ نموناگەر سەری نیویۆرکی 57,000 چێشخانەی تیا یەک شار 57,000 چێشخانەی تیا ئەمە چیەکە ئەمەواکە کە خەڵک هەمیشە لە دەرەوە نان بخوا وەکو هەمیشە لە بەرەوەی کەوا ئەگەر خوێندکارە ئەگەر ئیشکەرە ئەگەر هاتوو بێ ئیشە لە ماڵە خەوتووە تەلەفۆنی هەڵەگرێ لە خواردن بۆ بێنن ئەم خواردنی دەرەوە نیوەی زیاتری چەوری هەر جۆرە خواردنێک ئەگریت هەرەوە شوایکەوە تامولەزەتی باتێکە زۆرێکی دمامون بۆ دروستکە بەڵێ تۆم تامولەزەتەکە لە خوێ و لە چەوری و لەو شتانایە هێنێەوە کەسبێکی گەورەیە خوا نەزانن چی بەکارن چۆن بەکارێن بۆی کە ڕاوکێشن ئالوودەی بی وەکو تۆڵی تووشی ئیدمان بی جا ئەو دوو هۆکارە هەیە کابێتە هۆی ئەوەی ئەمریکا گەورەترین ژمارەی قەڵەوی تایە زۆر باسیەوەکرێ و فاسفودانە و ئینسان زۆر قەڵەوترەکە و لەوەی کە خواردنێک لە ماڵ و ئامادەکرێ تۆ خواردنێ لە ماڵەوە ئامادەکەیت خواردنەکە هەمووی چەوری نییە بە ئارەزی خۆت چەوری تێەکەی بڵێن ئەو خێزانانەی کە چەوری زۆرە خۆن سێرەکە مناڵەکانیان هەمووی قەڵەوە یعنی ئەوە نییە بڵێ بەس دایک و باوکەکەیان دایکەکەیان باوکەکە قەڵەو بێ ئەو ڕەوشت و نەرێتی خواردنەکە ئەوەی ئایا چەند بخۆی ئایا قاپەکان کە دایانی بچووکەیان گەورەیە یعنی سێرەکەی بەلەمێک پڕەکە لە برنجۆی خاتە بەردەم ناڵەکەی و ئافرین دەیبی خۆ ئافرین دەیبی خوازەکە زوو گەورە بێ بەڵام هەز ناکە کامە خانەکانی والێکا برسی بکە دوای ئەگەر بوو بە پیاوە یان ژنێکی شەر بە قەڵەوی مێنێتەوە. بەڵێ دوکتۆر ئەگەر باسی ئەو ڕێگە چارانە بکەین کا بۆ قەڵەوی بەکاردێ و باسی وت کرد کە وەرزشکردن و سیستەمی خواردن بۆڵی هەیە بەڵام نەشتەرگەری بۆ قەڵەوی چ ڕۆڵێکی و چەند جۆر نەشتەرگەری هەیە بۆ ئەوانەی کە قەڵەوە بڵێ ئەگەر قەڵەوەکە لە یەک شوێنی لەش هابێ وەکو هەندێک کەس لە سنگایەتی جانیار بەیانمێ یاخود لە سمت و ڕانابێت یان لە ورگا بێت ئەمە لە یەک شوێنابێ ئەمە ڕێگە چارەکەی جیاوازە لەوەی ئەگەر هاتوو هەموو لەشی قەڵەو بێت ئەوەی کە تەنیا لە یەک شوێنە قەڵەوی هەیە باشترین ڕێگە بۆی تازەترین ڕێگە ئەوەیە بە ڕێگەی سۆنەر هەم سۆنەرە ناکە لە بازار هەیە هێشتا ئەو ئامێرە لە شاری خۆمانانیە لە کوردستانی شامیە بەس بە ڕێوەی هەندێک کەس بەتەوان بێنن چەورێکە ئەتوانێتەوەکو ئاوی لێ لەژێر پێستەکە بەبێ هیچ شتێک هەر بە کاریگەری سۆنەرەکە دوای بە سرنجی دەرزیلیان لە چەند لایەکەوە دەرەکرێت ئەو چەوریە نامێنێت پێش ئەمە ئەوەی کە ئێستا ئەکرێ لێرە کۆمەڵە کونی 1 سانتیمەتریەکرێ بە بۆریە کە پێوترێ مژۆک ئەچێت چەوریەکە ڕاکێشیت بەس ئەمە لایەنی ماچی خۆی هەیە بۆ نمونە لەوانەیە خوێن ڕێزی دروست بکە لە ژێر پێستەکە لەوانەیە بۆ شایە دروست بکە لەوانەیە بێتە هۆیەوەی کەوا زەرداوی خوێن لەیا کۆبێتەوە لەوانەیە لەما کە زۆر ترسناکەکانی بێتە هۆیەوەی کەوا دەمەوانەی هەوا دروست بێنێ هەندێک هەوا بچێتێکی لەو بۆریانەوە کبری نارەبێ هەچێ بۆری خوێنی سیەکانەگرێ لەوانەیە بگاتە مردن بەڵام ئەم ڕێگە تازەیە کە بە سۆنەرە ئەم ترسانەی نەهێشتووە
ئەوسا لەو شوێنەی کە چۆرەکەی تیاکۆبێتەوە ئەتوانی بەو ڕێگە چارەیە کە هیوادارین لە چەرمانی داهاتوە کاتە شار ئەو چەوریانەی کە لە یەک شوێنە کۆبێتەوە چارەسەرەکرێ. هەندێک جار لەوانەیە بە خەیاڵتانابێ هێشێ دوای سک سیرەکەی ورک پیاکە. ئەمەیان دوو جۆرە ڕاستە تۆزە چەوری تیا دروستە بێ بە جۆری دووەمیەوەی لە بەرەوەی کا بە نەشتەرگەری قەیسەری مناڵێ بێت لەبەر نەشتەرگەرێکەوە لەبەر ئازاری نەشتەرێکە ئەترسێ بجوڵێت و ئەترسێکە وەرزشی ماسوولکەکانی سک بکە. لەبەرەوە ئەمە لێرە خاویەک و شلێک لە ماسوولکەکانە دروستە بێ ئەو ورگەی کە هەیە ئەو ورگە شلی ماسوولکەکانە نەک تەنیا چەوری بێت. جا لە برەوێ بزانین جۆری قەڵەوەکە چێ کێشەکە چێ بە پێی ئەوە بەڵێن ئەو خانمانە کەوایان لێت یان ئەگەر هاتوو ڕێگەیەکە بێ ئەو خانمانی کە نەشتەرگەری قەیسەریەکەن پیان بۆ ترمە ترسا تەقەڵەکان هەڵناوەشێتەوە وەرزشی ورێککە خۆت لە قەبزی پارێزە بەم شێوەیە ئەتوانن کە ئەو ورگیان نمێنێ بەس ئەوەی کە لە شوێنی شترا چەورەکەی کۆبۆتەوە ئەتوانین بۆ ڕێگەی سۆنەرە وێنەی ئەو نەشتەرگەری شەیە بۆ ئەوانەی کە سەراپاییە قەڵەوەکەیان سەرپایە چەند ڕێگەیەکی تر هەیە. یەکێ لەو ڕێگانە ئەوەی کە لەم وێنەیە ئەیبینین ئەمە تازەترین ڕێگەیە کە لە هەموو جیهانەماکرێت ئەمە ڕۆژی 4 یەکەم نەشتەرگەریمان لەم جۆرە لە سلێمانی کرد بە تیمێک من سەرۆکی تیمەکە بووم نەخۆشێک بوو 127 کیلۆ بوو BMI-یەکەی 48 بوو تەنانە نێتوانی کە بە بێ هەناسەتونی بە ڕێگا بڕوات نێتوانی بنوشتێتەوە لە ڕێگەی 6 کوونەوە هەستان قەرسی گەدەم بۆ کرد لە 175 گەدەم بۆ بڕیوە دوای مانگێک هاتەوە بۆی کەوا سرم لێباتەوە سیرەکەم 20 کیلۆی کەم کردووە بەس لە مانگی یەکەمە دوای هەفتەیەک دوای ئەوە هاتەوە ماستی بۆ هێنابوو ماستی گامێش و ماستی مەڕ سیرەکەم لەو هەفتەیە 7 کیلۆی تری دابەزاندووە واتە لە 35 ڕۆژە لە 127 کیلۆ بوو بە 100 کیلۆ. ئەمە ئایا لەوانەیە پرسیارە دروست بێت دوای ئەم نەشتەرگەری قارسی گەدەیە ئەوە گەدەکەیە بە بچووکی ئەو ئێکسڕەیە ئەو ئێکسبەرداریە دوای ئەوەی کا وەکو گەدەی مناڵێکی لێ هاتووە پرسیارێکە بێ بڵێ تا چەند دابەزێ ئایا لە شێمەی ناتوێتەوە دەرکەوتووە ئەم نەشتەرگەریە لە 60 تا لە 80 کێشە زیادەکە دابەزێنێ ئەوە نییە بڵێ مرۆڤەکە بتوێتەوە بڵێن ئەمە 127 کیلۆیە بۆم داناوە لە بینی 63 تا 70 کیلۆی بمێنێتەوە ئەوی تری 50 تا 50 کیلۆی بتوێتەوە لە ماوەی ساڵێکە دوای ئەوە ڕاوەستێ دوای ئەوە ڕاوەستێ دابەزانەکەی ئەگە سیر بکەن لە گەدەیەکی زۆر بچوو بماوەتەوە وەکو گەدەی مناڵێک وایە ئەمەش کە ئێمە قارسی گەدە ئەکەین هەر ئەوە نییە گەدەکە وەکو گەدەی مناڵ بچوو بکەینەوە بەڵکۆ بەشەی گەدە کە هۆرمۆنی گریلین دەرەیات کە وتمان هۆرمۆنی برسێتیە خانەکانی لەش برسیەکات لەم نەشتەرگەریە ئەو بەشەش لابینی ترۆکوایە و هۆرمۆنەی نەبێت باشە دکتۆر چۆن هەزۆ برسێتی بکایە و بێهێز نابێ بۆ نمونە ئەو هۆرمۆنە نەبێ ئەو هۆرمۆنە بەس برسێتی دروستەکە هیچ ڕۆڵێکی تری نییە لە برسێتی زیاتر بەڵام ئێستا بۆ نمونە ئەگەر ئەو هۆرمۆنوتیانە بێ هەست بە برسێتیەکەی ئەگەر ئەو هۆرمۆنوتیانە بێ وەکو کەسێکی لاواز لەڕ هەست بە برسێتیەکەی زوو تێرەبی ئەی ئەمە دکتۆر تەسی لەوە ناکا بۆ نمونە هەموو کەسێک ئێمە زۆر ژاڵین خواردن سەرچاوی وزەیە بەڵێ تۆ گەدەی بۆ بچووگەکەیتەوە هۆرمۆنەش لاوەی بەڵێ مرۆڤە دوایی زۆر بێهێز نابێ بۆ نمونە خواردن کەم بخوام پێویستی بە وزەی زیاترە بە خواردنە بۆ ئینسانێکی گەورە لەمە کەشەی بۆ دروست نابێت چۆن ئەوە چارەسەرەکە بەڵێ هەموو کەسێک پێویستی بە 1500 تا 2100 تا 2200 کیلۆ کالۆری هەیە لە ڕۆژێکە ئەوانەی کە زۆر چالاکەن وەکو بڵێن ئەو کرێکاروەستانەی کە ئیشەکەن ئەگاتە 2500 کیلۆ کالۆری ئەگەر سیر بکەین ئەم کیلۆ کالۆرانیە لە چیە دروستە بێت 1 گرام شەکر 5 کیلۆ کالۆریات 1 گرام پرۆتین 4 کیلۆ کالۆریات 1 گرام چۆرین و کیلۆ کالۆریات ئەگەر هات و بڵین هەر لە پرۆتینەوە بێ ئەم 2000 بڵین 2100 ئەگەر دابش بکەین 2000ەکە دابشی 5 بکەین ئەکاتە 400 گرام ئەگەر پرۆتین بخوات
هیچی تری نایە لە ڕۆژێکە 400 گرام پرۆتینەکە چۆنە ماستە پرۆتینیتیایە پاقلێ پرۆتینیتیایە گۆشتە پرۆتینیتیایە مریشکە پرۆتینیتیایە ماسیە پرۆتینیتیایە پرۆتین شەیەکەیە ئەوەی کەوە وەرزشەوانەکان کە پێویستیان بە وزەیەکی زۆرە ئەیگرنەوە ئەیخۆن ئەتوانێت ئەوە بخوا ئەتوانێت شیر بخوا ئەتوانێت میوە بخوا ئەتوانێت گۆشتا بخوا ئەتوانێت گۆشت بخوا ئەمە ڕۆژانە چۆنە ئەمانە وایان لێت کە خواردنەکەیان زیاتر پرۆتین و چاوری بێ وەک لەوەی کەوا شەکر بەکاربێنن ئەگەر هاتوو زیاو بخوا لەشی هەڵی ناگرێت هەز بە تۆمبوونی مائیدەیەکایتر لەوە زیاتری بۆ ناخورێ هەموو کەسێک ئەگەر هێندەی مناڵێکیش بخوات ئەتوانێت کە ئەوەنە وزە بخوات کە بەرگەی بگرێت جگەل لەوەیەتە سەر ڤیتامین و شتەکان تا چەند مانگی یەکەم ئێمە بە شێوەی دەرزیان هە ڤیتامینەکانیانێنێ بەس دوای ئەوە کە چووە سەر خواردنی ئاسایی وەکو مناڵە چۆن هەموو جۆرە ڤیتامین و کانزایەک وەرەگرێت لە خواردنەوە و گەدەشی بچووکە و ئەویش ئەتوانێت کە وەریگرێ بە پێی پێویستی لەش ئەوانەی کە قەڵەوە بن ئەوەیە کە و هۆرمۆنیان زۆرە و گەدەیان گەورە بووە ئەگەر ئێمە بێن گەدە قارس بکەین گەورەیەکەی نایڵین ئەو هۆرمۆنش کەمەکەینەوە یان نایەڵین بەوە لە قڵێک چیە دکتۆر بەڵێ مزاعفاتەکانی چییە بۆ نمونە قارسکردنی گەدا لایەنە مزاعفاتی دەمودەست هەیە مزاعفاتی درێژخایانی هەیە چێ لە مزاعفاتە دەمودەستەکانی ئەوەیە کە تۆزی ئازارێ بێ ئەوەیە خواردنی پێناخورێت تا مانگی یەکەم ئەگەر زۆری خوارەڕشێتەوە هێڵنجێ بێ لەوانەیە لە نەشتەرگەرێکە ئەمە بڵین ئەگەر نەخۆشەکە لە بەرش زۆر قەڵەوە شەکرێ هەیە زەختی هەیە زۆرینەی خانمەکانن ئەشێت کە ماکەکانی مزاعفات ماکەکانی ئەم نەخۆشیانە لەگەڵ بەنجام ماکانی لێ دەرکەوێ ئەشێت کە خوێن لە قاچەکانی لە کاتی نەشتەرگەرێکا بمەیە بێتە هۆی ئەوەی کەوا دەمەوانەی خوێن لە سیەکانیا دروست بێ تەنانەت ئەگەر هاتوو ئەو دەمانەیە گەورە بێ لەوانەیە بگاتە ئاستی کوشتن بمرێت نەخۆشەکە بمرێ هەچەند ئەگەر نەخۆشیش ئەگەر ڕێخۆڵە کوێرەیشی بۆ بکرێ و ئەو دەمانەیە دروست بێ لە مرۆڤێکی قەڵەوە هەر لەوانەیە کە بیکوژێ دەمانە خۆی وایە ئەمە یەک هینی هەیە ماچی درێژخایانی هەیە کە دوای چەند مانگە دروستە بێ یەکێ لەوانەوەی کە شتەکە هەڵ ناگەڕێتەوە ئەوە نیە گەرویستێمە من گەدەم گەورە بێ قەڵەو بمۆشتیوانە چونکو یەکجار یەک ڕێ یەک ئاراستەیە گەدەکە کاتێکی دوای تەقەڵەکان هەڵەشەین بەڵێ ئەوە نییە ئەوە یەک دوو ئەشێت کە لە شوێنی قاسکردنەکە لەسەرەوە کە سورێنچک بە گەداکە یاخود گەدە بە دوانزەگرێکە تۆزێ تەسچی تێ بکەوێ ئەو ساکەمتری بۆ خورێ ئەو ساڵانە بڕشێتەوە چێکین لەو کاتە هەر بە هەناوبینی لە ڕێگەی دەمەوە ئەو شتەی بۆ فراوانەکەین و کێشەکەی نامێنێ یەشێکی تر لە کێشەکانی کە ئێمە بە نەخۆشەڵین ئەوەیە ڕاستە ئێمە بە 6 کونی بچووک بۆ یەکەین بۆی یەکەم بۆی کە تووشی گەدە پۆز نەبێ شوێنەکەی فتق دووەم لەبەرەوەی کە جوانترە ئەو تازە خۆی لاوازەکە هەموو شتێکی لا جوانە بێت پێڵێن کە ئەشێت لە شوێنی ئەو تەقلانە ڕاستە ئێمە بە ئامێری ستێپلەرەی بڕین کە خۆی ئەیبڕێت و ئەیدورێتەوە ئەوە وای کردو کەپتان لەو کوونە بچووکانەوە شتەکە بکەین ئەشێت لە شوێنێکەوە تۆزێ گەدا خواردنەکان شتەکە بدەڵێنێ بۆ دەرەوەی گەدە لەو کاتاک زوو پێزانین چکو نیشانەی خۆی هەیە ئەمە یەکێکە لە ماکە ترسناکەکان پێڵێن کەوا بە 5 سانتیمەتر پێویستەکە کە سکر بکەینەوە ئەوە تەقەڵی لێبین بیدروینەوە ئەمە بە هەموو نەخۆشیاڵێن ینی نەخۆشیە نییە کە ئەم ماکانەی پێنەڵین بیبین بڵین لەشتەری وەک گەری بۆکە نانا هیچ نییە هیچ نابێ هیچ ڕوونایە لەم سەرەوە بچی چواردە یەیتە دەرەوەیان کوڕچادە شتیوانە هەموو ماکەکانی پێڵێن و ئەو بەشی شتێکی یاسایی ئەبێ کە بۆی هەیە لەوانەیە بەس لەبەرەوەی کەوا شتەکە هەڵ ناگەڕێتەوە نێوە بیکە بەس لەبەرەوەی کە ناتوانێت زۆر بخوا لەوانەیە نیکە هەچەند قەڵەویشە بەڵام ئێمە هێنە سەرەوەی کە قەڵەو با سەرژمێریشی قەڵەوە تانمەمێ قەڵەو زووترە مرێ زیاتر تووشی نەخۆشیەکانە بێ زیاتر تووشی شێر پەنجا بێ ناتوانێت وەکو پێویست بجوڵێ خۆشیەکانی ژیان هەموو لە خۆشی حەڵاڵی بینی ژن و مێردایەتیەوە تا خۆشی بینین خۆشی سەیران و خۆشی سەرکەوتن بە سەرشاخ و ئەمانەی نییە ئەگەر حسابی بکەی زیاتر پێڵاوێ زیاتر چونکو پێڵاوەکانی ئەسوێ پاشنەکانی ئەسوێ پاژنەکەرگە خاندە پاژنەکانی ئەشیە زیاتر پێویستی بە گۆریە زیاتر پێویستی بە جلو بەرگە جگە لەمانە
ئەگەر سیاری هەبێ تای سیارەکەی زیاتر ئەسوێ هەر لە دەبڵەکانیەوە تاچی ئەمانی هەمووی سەرفێ هەمووی بکەیتە سەریەک لە ماوەی 10 ساڵە جگە لایەنە تەندروستیەکە لەوانەیە 4-5 دەفتەر زەرەری بێ ئەگەر بێنە بەس هەر لایەنی زەرەر لایەنی تەندروستیەکە وتمان زووترم لێ یانیەوە یاسایەکە لە پزیشکیە زووتر لە خەڵکی تر لە هاوتەمەنەکانی خۆی ئەمرێت لە هەر لەبەر ئەوە ناکەوە کۆمەڵێکی زۆر نەخۆشی تووشە بێت وەکو شەکرە وەکو دڵ و وەکو فەقەرات وەکو چی بەس لەبەرەوەی کەوا قەڵەوترە لەشی ئەو وزەیە زیاتر سەرفە بێ بە وزەیە کە لەش پێویستی پێێتی و بەو چاوری کە هەمووی ئەی خاتە سەریەک و بۆ نمونە چاوری ئەگەر پیاوێک قەڵەو بێت چاوری لە لەشا زۆر بێت هۆرمۆنی ژنانەی زۆرە بێت ئەگەر ئافرەتێک قەڵەو بێت هۆرمۆنی پیاوانی زۆرە بێت لە چۆرێکە ئامێنێتەوە ئەوسا کێشەی هێلکەدانی بە دروستە بێ ئەوسا مناڵی نابێ ئەوسا لایەنی سێکسی دابەزێت ئەوسا تووشی نەزۆچیە بێت ئەوسا بڵین تووشی کێشەکانی هێلکەدانە بێ هۆرمۆنەکانی هەموویە گۆڕێ یعنی لەبەرەوە گەر سیر بکەی نەخواردن و کەم خواردن و ئەوەی کەوا قارسەکریان هەر ڕێگەیشتری بۆ بەکاربێت بۆ قەڵەوێکە زۆر لەوە باشترە کەوا بە قەڵەوی بمێنێتەوە ئەم قارسەش ببوورە دواشت ئەم قارسە بۆ هەموو نەخۆشی قەڵەو ناکەین شتێکی پێوترێ BMI بارستەی لەش هەچ کەسێ بارستەی لەشی لە 40 بەرەو ژوور بوو ئەم قارسەی بۆکەین ئەوە نییە هیچ 35 بێ بڵین وەرە قارسی بۆکەین خۆی کێشی ئاسایی لەش لە خانمانە BMI-یەکەی 24 لە پیاوانە BMI-یەکەی 25 لە 24 و 25 تا 30 پێوترێ زیاگۆشتی لە 30 بۆ 40 پێوترێ قەڵەوی لە 40 بەرەو ژوور پێوترێ قەڵەوی نەخۆشی ئەم قارسیگەدەیە بۆ قەڵەوی نەخۆشیەکرێ بەڵام بۆ قەڵەویەکە ڕێگەی تر هەیە بۆ قەڵەوەکە پارێز هەیە پارێزی قۆرس لەگەڵ شتێکی تر هەیە باڵۆنی خێنە ناو گەدەی نەخۆشەکەەوە خۆشببختانە چەند ساڵە لە سلێمانی هەیە و ژمارەیەکی زۆر کەس سوودی لێ وەرگرتووە ئەوە لە نزیکەی 15 تا 33 کیلۆ دابەزێنن چۆن باڵۆنێکە لە ڕێگەی دەمەوە بە بێ بەنجی جێگەی خێنە ناو گەدە کە خسمانە ناوگەدە شلەیەکی تێکن شلەیەکی شینە تا 6 مانگ منێتەوە ئەمە واکە کە گەدەکە بچوک بێتەوە و مرۆڤەکە خواردنی بۆ نەخورێت نەخۆشمێ لە مانگی یەکەما 13 کیلۆ دابەزیوە خۆی ئەبێ هەفتەی کیلۆیە تا 2 کیلۆ دابەزێ بەس ئەو ئازاتر بوو کەمترەی خوارد کە هەستی بە برسێتی ناکەن ناچوو زۆر لە خۆی بکە بخوات هەیەنە زۆر مەترسی هیچ نییە بۆ هیچ کاریگەریەکی نییە بۆ گەدە چونکو سلیکۆنە جیلەکانی پێش 10 ساڵ لەمە پێشی هینیان باڵۆنە مەترسیەوە بوو کە تەقی لە ناوگەدا کە تەقی وەکو قومبەلێنێ بڵێنگەدە پارچە بکە هەر ئەوەی بێکەڵک ئەبوو ئەو ساوایە دەری بێنایە باڵۆنیشی تری دابنایە ئەگەر فریای نەکەوتی تا و چەند هەفتەیە بمایە تۆلانێ بەرە و 12 گرێ و ڕیخۆڵە پرۆشتالانە ڕیخۆڵی بگرتایە سەبا نەشتەرگەرێکی بچووکە بۆیە باڵۆنەکە و لا ڕیخۆڵە دەربێنایە بەڵام ئەم نەوەی نوێیە وەچەی نوێی باڵۆنەکان کە 5 ساڵ هەیە بە شێوەیە دروستەکرێ ئەگەر دەزیشی پیا بکەی نەتەقێ ڕێگەیکی خۆی هەیە کە دوای 6 مانگ کە فشیەکەیتەوە یێنیتە دەرەوە بەس دەرزەکەی بای $3000 یعنی بە ڕێگەیەکە بە دەرزی ئاسایی ئەگە دەرزی پیا بکەی ناتەقێت یعنی چونکو زانیوانەکە و کێشانە هەیە لەبەرەوە کێشی هیچ کێشەیەکی نییە دوای 6 مانگ لابرێ دوای 6 مانگکە بۆ لابرێ دوای 6 مانگ ئەگەر لا نەبرێ هێندە ڕقە بێت ئەوسا لە ڕێگەی دەمەوە دەرنێت هەژنا زیانی نییە ئەگەر 4 ساڵ 5 ساڵیش بمێنێتەوە ئەو ساوەکو شتێکی زۆر ڕقی لێت ئەو ساڵەوانەیە پێسکە بە نەشتەرگەریکردنەوەی سکلا ببرێ بەڵێ دکتۆر ئەم باڵوانە بۆ کەسانە دانانرێ کە نەخۆشی قەڵەویانێ و کوی کە باست کرد بۆ کەسانی کەم جۆرە نەشتەرگەری بۆ کراوە ناتوانانی ئەمەی بۆ دابنیت لەبری ئەوەی کە بۆی قارس بکەی وتمان لەسەر BMI واتە بارستەی لەشی ڕاوەستێ هەگەر لە 40 تێپەڕی قارسەکە نەبێ هیچ ڕێگە چارەیەکی تر نییە هەگەر لە 30 تێپەڕی ئەبێ باڵۆنەکە دانێت ئەگەر لە 40 تێپەڕی ئەبێ قارسەکە بکرێت جاران تا چەند ساڵی پێشوو چکە لە قارسەکە شتێکی شەبوو ملەوانەیەوەکو پشتێنەیەک
وەکو ئەڵلقەیە خراە سەرگەدا بەس دەرکەوتەوە لە 150 نەخۆشەکان تووشی ماکە بنواز لەوە هێنرا هێستا